الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزانم داوامە لە ذاتی پاشی پەروەردگار دڵ و دەروونمان پڕ لە ئاسایش و ئارامی بکە. داوامە لە ذاتی پاشی پەروەردگار ڕۆحمان، دڵمان، ماڵمان، جەستەمان، وڵات و نیشتیمانمان، شارمان، گۆڕەکانمان پڕ لە ئارامی و ئاسایش بکات. ئێمە لە خزمەت کتێبی نایابی الداء والدواء ابن القيم، يا الجواب الكافي لمن سأل عن الدواء الشافي، علامو إمامي قوري زاهد ابن القيم. چەند دەرسێکمان لە دەرسەکانی بەنێو ناونیشانی ئاسایشی ڕۆح خوێندووە و باس کردووە. لە دەرسی پێشوو باسی ئەوەمان کرد کە ئاسایشی ڕۆح تێک ئەچێ بەهۆی گوناهەوە، نەخۆشەکەوێ و زەحمەتی ئەبێ بەهۆی چیەوە؟ بەهۆی ئەو گوناهانەوەی کە ئینسان ئەیکات. عیلاجەکانیش ابن القەیم بۆی باس کردین. قورئان عیلاجە، دوعاکردن عیلاجە، عەمەل و کردەوەی ساڵحی ئینسان، هەموو ئەمانە عیلاجێکی زۆر بەقووەتن، چارەسەرێکی زۆر بەهێزن، بۆی دەرونی ئینسان ئاسایش بێتەوە و ئارام بێتەوە. بۆ ئەوی کەماڵی سەعادەت بەردەستی ئینسان بکەوێ، پێویستە ئەسبابەکانی خێر و شەڕ بزانێت لە قورئان و سوننەوە، و ئەبێ ئاگای لێبێ. یعنی شەیطان لەگەڵ نەفسیا سەری لێ تێک نەدەن، غەڕای نەکەن، بە هەڵە لە ئیستیغفاری تێ نەگەێنن، خۆی هەڵنەواسێ بە مەسائلی جەبر و ئیرجاءەوە. لە مەسەلەی حوبە پێوا بێ ئیتر مادام ساڵحینی خۆشەوێ ئیتر خوای گەورە ئیلا ئەیبورێ، مەغڕور نەبێ بە کورتەکەی بەخوا. ئەمڕۆ ابن القەیم باسی ئەومان بۆ ئەکات فەهمێکی هەڵە هەیە لە قورئان و سوننە کە خەڵکی موسڵمان تێ ئەگا سەبارەت بە تاوان ئەبێت چارەسەر کرێ لە زێهنە. ئەویش بریتێ لەوەی کە هەندێک لەو کەسانێکەوە گوناهکاری ئەکەن و هیچ گوێ نادەنێ، خۆیان هەڵ ئەواسن بە کۆمەڵە دەقی قورئان و سوننەوە و پاڵی پێوە ئەدەنەوە، پشتوێنی لێ ئەکەنەوە. هەندێکیان وتویانە مادام خوای گەورە فەرموویەتی وەلەسەوفە یوعطیکە ڕەبوکە فەتەرضا. طبعا وەلەسەوفە یوعطیکە ڕەبوکە فەتەرضا زۆر گەورەیە. یعنی خوای گەورە لەمەودووە کە لە قیامەتایە ئەوەندەت پێ عەتاءەکە، ئەوەندەت پێ ئەبەخشێ حەتا وەکو ڕازی ئەبێت. وتویانە وەڵڵاهی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قەت ڕازی نابێ بەوەی یەک فەرد لە ئەفرادی ئومەتەکەی بچێتە ناو جەهەنەمەوە، قەت ڕازی نابێ. ئەمە وای کردووە کە بزانە کام دوو دانە پێ دانێکیان تا خستووە دانێکیان نەما ئەوەی منیش نییە کاکە، دە بزانە هی کامتانە بولبول یەکێکتان ئەخوێنێ جایتە نازامی کیە. جاء فرمي سبحان الله ولسوف يعطيك ربك فترضى. خوای گەورە ئەوەندەت پێ ئەبەخشێ حتا وەکو ڕازیتەکە. ئەڵێن وەڵڵاه پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕازی نابێ ئەگەر یەک فەرد لە ئەفرادی ئومەتەکەی لەناو ئاگرا بێ، ڕازی نابێ. خۆ ئەم قسە زۆر تەواوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕازی نابێ، هەر دووری خەیتەوە خصومە دەسەر تەیارەکەش بە سفایەمی هەر دووری خەیت. ئەم قسە تەواوە لەلایەک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر بە سۆزە بۆ ئومەتەکەی و بۆ ئومەتان. ئەمە تەواوە ئەم قسە، بەڵام مەغڕوربوون بەم قسەیە خەتەرە، خۆ هەڵواسین بەم قسەیە و دەستکردن بە گوناه خەتەرە. بۆی ئەفەرمێ وتویانە ئەو کەسانەی کە ئاوا دەستیان کردووە بە گوناه، وتیانە بەخوا ئەو قەت ڕازی نابێ یەک کەس لە ئومەتەکەی ئەو لەناو ئاگرا بێ. ابن القيم أفرمي وهذا من أقبح الجهل.
أما ناشرينترين شوازي جهل نزانية وأبين الكذب عليه ويشكل للدروزور روشنكان بسر بيغمبري خواه صلى الله عليه وسلم بو چونك رضاي بيغمبري خواه صلى الله عليه وسلم للرضاي خواه هذيك بيكو أفرمي فإنه يرضى بما يرضى به ربه عز وجل بيغمبري خواه صلى الله عليه وسلم بوشت الراضية بك خواه بي الراضية إيه والله تعالى كسير قرآن كي أبيني خواهي قول الراضية عذابي ظالم بدري بل أمتي بيغمبري خواه صلى الله عليه وسلم عذابي فاسق بدري بل أمتي بخائن مصر لسر كبائر أو كسي إصراره لسر كبائر طبعا مفهومك هو لمسألة دنگدانوي هي كان محمد جامع حاليك هي لفهمك إما هم جاري علين لا صغيرة مع الاستغفار باشا لا كبيرة مع الاستغفار ولا صغيرة مع إصرار أجر إنسان جناهي كبيرش كتوبة كأخوي جور هل عفويك أجر كجناهي صغيرة كذ أجر مصر بولا سري مصر بولا سري يعني زور بك لا لو أشي يكجاريش كذا بيت يكجار مصر زور جاوزة يعني مثلا إصرار وشيء إصرار يعني سربون لسر جناهك لو أشي يكجاريش بك بس هميشه لضلياتي هميشه بك هنجاي بو أنا محاولة بو أكا بانشيكا ما دزجيريش النبي بوي أفرمي لا كبيرة مع الاستغفار ولا صغيرة مع الإصرار كإصراري لقلابو والدولة الصغيرة كجورئة بيتشوك إصرارك جورئك أي أجرهاتو إصراري لسر كبائرهم ذهن وفكر وماشي حموي مشغول بكبائره أي والله يا إخوي جورا راضيتي عذاب مصرين لسر كبائر بدا أي باشا أجر خوار راضي بيت أي بيغمري خواه صلى الله عليه وسلم راضي نية أفرم فحاشا رسوله أن يرضى بما لا يرضى به ربه تبارك وتعالى بيغمبري خواه صلى الله عليه وسلم حاشا لو قد راضي نابي لظالم كان لفاسق كان لخائن كان لمصرين لسر كبائر ما دام خواه لين راضينية أبيج لين راضينية كابو أم بالدانوية ودسكتن بقناه الله زور قولي وتصور كيكا ما دام لأمتي بيغمري خواه صلى الله عليه وسلم حار قناه أكيبي كان خير أبي زور بوليايوه لمسائل قناه إنسان بروانه وسيري أو لا نيتريبك كورا أم قناه جاري وهي لبيشاوي خواه جل جلاله لبيشاوي بيغمري خواه صلى الله عليه وسلم أدخات أكويت هندي كان متيانا كورا والله يقول القرآن لسورتي زمرها إن الله يغفر الذنوب جميعا القرآن أني تكاو خاله من أبوري لهرشي قناها أبوري طاب أفرمي أمج ناشرين ترين شوازي جهلة إخوام آيات شركي شيتيا هرشي قناها لشركة ودس فيك سري هم قناها كانوا أساسا كيانا أم آيات اختلافي تياني لبين مفسر كان أبو حقي تائبة أو كسي توببك إلا أخوة قول قناها خوش ببازور قورج بقناها كي فإنه يغفر ذنب كل تائب من أي ذنب كان لحد جور قناهي كرده بخوي قول ما دام توبك عفويك خو أجر آياتك باسي تائبين نكرده هرشي آياتك باسي هرشي خويا لعبد كان وهرشي فرمايشتك باسي هرشي لعبد كان هم بطال أبويو بلام نابي إنسان مغرور ببوي إن الله يغفر الذنوب جميعا دسك بقناه كردن نخير يان هندي كتير وتوانا كاكا والله هرب حال توحيد هبه درسي بيجو أما جنب يدا توحيد الطوابع إلا برشفاعتك ونجاته لا أقري شابيه تدرو بزريك توحيد طبعا قصة زور غلطة راست إنسان بهوي التوحيد والرزقاري أبي بس أما نابي بكاته أوي كإنسان قناهك ما هلا كل راية كسي شغلي ليه والله ما دام أهلي التوحيد لسك بقناه كرت النابت بعكسه أهل التوحيد حقيقي زور لقناها ترسي نقوي الشغل اللي قالوا جاي لك يشكاني درسكاني عقيدة أمره زور أولانا زق أكريته تو بس شريك بخوا قرار مدى شيء أكيبك
كاتێک زای کابرا هەرچی گوناهە جێبەجێەکە وڵات شەریکم بۆخوا قەرەنەدەوە موحیدم والله مهما كان ئەم کەسە خۆی بە موحید بزانێ موحید نییە چونکە موحید لە کاتی گوناها خۆی بیر ئەکەوێتەوە ئەترسێ لێ ئەی ناسی ئەخر ئەوە تەوحیدی حەقیقی خۆ تەوحید هەرەوە نیە بە زمان بڵێم والله تەوحیدی ئولوهی و ئاوایە ڕوبوبی ئاوایە ئەسما و صفاتەوە بەس ئەمەندەیە تەوحید یاخوا ئەمەندە بێ هەموو کەس ئەمە ئەڵێت خۆ ئەبوو هوڕێرە ئەم سیانەی نەئەزانی موحیدیش بوو ئیمامی ئەبوبەکر ئەم سیانەشی نەئەزانی موحید بوو ئەسڵەن بیرکەنەوە لە ئیمانی ئیمامی ئەبوبەکر باشە ئیمامی ئەبوبەکر شەهید بوو یا وفاتی کرد شەهید نەبوو ئیمامی عومەر و ئیمامی عوثمان و ئیمامی عەلی شەهید بوون پلەی کامیان بەرزترە ئیمامی ئەبوبەکر باشە ئیمامی ئەبوبەکر زۆرتری بەخشی یا عەبدوڕەحمانی کوڕی عەوف عەبدوڕەحمانی کوڕی عەوف زۆر زیاتری بەخشی یا عوثمانی کوڕی عەفان زۆر زیاتری بەخشی ئەی کامیان ئیمانەکەی قورستر و قایمتر بوو باشە ئیمامی ئەبوبەکر زۆر شتی تر یعنی کە ئەخوێنیتەوە لە حیاتی ئەصحابە باشە کێ عەزابی زۆر درا لەناو مەککە ئیمامی ئەبوبەکر عەزابی زۆر درا نەخێر باشە بۆچی ئیمانی لەوان بەرزتر باشە خەباب زیاتر عەزەدرایە ئیمامی ئەبوبەکر باشە خەباب زیاتر عەزەتی کێشە بەس ئیمانی ئەم زۆر قورسترە ئیمانی ئومەت بپێوە بە ئیمانی ئیمامی ئەبوبەکر ئەمە بۆچی ئیمان لێرە لە ناخایە بۆی ئینسان پێی وابێ بڵێ وەڵا کاکە من مادام ئیتر ئەوە تەوحیدەکان ئەزانم و پێم وایە خوا تاکو تەنهایە و تەواو جاخوا گەر ئەوها بێ شەیطان لە هەموومان زیاتر لە ڕووی عیلمەوە خوا ئەناسی والله شەیطان کەس 100 ساڵ دەرسی عەقیدە بخوێنە ناگەیتە علمی عەقیدەت ناگاتە ئاستی شەیطان ئەوەندە جوان خوای گەورە ئەناسی بەس ئایا ئەمە وا ئەکات کە ئینسان ئیتر شوڵی لێ هەڵکێشە دەستکا بە گوناهکاری ئەمەیە کە ئیغتیرارە کە ئیبن القەیم باسی ئەکا ئینسان غەڕا نەوێ بەوەی کە والله هەر مادام ئەهلی قبلەم و ئەهلی تەوحیدم و کورە من موحیدینم وەخوا جەماعەتێک لە ئاگر ئەخیرەن یەنە دەرەوە عوتەقاء الرەحمان خوا هەموو فەرمایشتان صەحیحن تەواوە بەس ئەمە ناکاتەوەی کە من بێم دەستکەم بە گوناهکاری بەڵام کورە هەر چۆنە بێ من هەر ڕزگارم ئەبێ نە وەکو چۆن ئەرزم کردن دەرسی پێشوو ئێمە ئەڵێن ئەو کەسەی کەوە شەریک بۆ خوا قەرار نەدا لەژێر مەشیئەتی خۆیە ئینشاءالله خوا عەفوی ئەکات و ئەیبووێ إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك لمن يشاء كما يلي هبو خواجان لسري عفويك إما أميلي أفامينوا نك أويلي أفامينوا برو هرشي أكي بيك ما دام شريك قرن دا وقيناك أو دو مفهوم زور جواز اللي أميش بهمان شواز أبي أم نصوصاني كهن وما لنك كوا بال بدينوا لا ابن القيم أفرمي وهذا إنما أتى صاحبه من قلة علمه وفهمه هشكز أو فهمي هو علمي كما أو فهمي كما تيجيشنك خواهي قورة أليرا بعام وتويتي إن الله يغفر الذنوب جميعا لشوين يكترى خاصية فرمي إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك لمن يشاء فرميتي لشرك نابورم ولا غير شرك أبورم أما لحقك يا حقي أو كسيك التائب ده والله أو كسيك مشركيش بالتائب يرفع عفويك ما شاء الله مسألة حتى لما مشيئتي جاني أخوة عفويك ما دام تائب دي هندي جاهلي ترهاتون وتيانا كرة كاكا خوي بو خوي أم آياتنيا يا أيها الإنسان ما غرك بربك الكريم الله كابري عربيها تلاقي في غمري خاص الله عليه وسلم يا رسول الله لقيامته كي محاسب منك فرمي الله الله كابري لخوشيا هاوريك الله أكبر الله كل النقمت كل أخوة محاسبك أفوتين وانتي كل إيوه نازل من أهل باديام والله كسي كريم ده صلاتي بهل السر هر كسي كابو عفويك أزاني مخوة كريمة أخوة هوما عفوك نجات من مسألة كرامي أخوة زور قوري يعني هو الذي يصلي عليكم وملائكته ليخرجكم من الظلمات إلى النور وكان بالمؤمنين رحيما صلوات اللي أدابوا يرزقارك رحيما لقلتوا غير أما تحيتهم يوم يلقونه سلام إيمان داران كأجنا وأخوة سلام
كأنما أشنان بخوا سبحان الله. إن جاء فرمي وأعد لهم أجرا كريما. أجريك بدنا أجريك بسيطنا، أجري كسي كريم أبيتون بوخوا بياوتي لقل كسي كريم أبكى حتى أو بياوتي وبصدقنا دا تودل إسراحتنا كصفتي كرم أما لا إنسانة توزي كرم هي دورة أبي كرم يخوة چند قورو برزي هندك لتفسيري أم آياتك وكنت حاليكي زور قورو راستا چني باسي كرم يخوة كن باسي رحم يخوة كن وخوة يشتا هيچ من نود خوة جان زور كريم بلام مسألة كرم يخوة نابي غرامانك أم آية بيروسا أفرمون يا أيها الإنسان ما غرك بربك الكريم هندك جاهل وتوانا شي وتوانا خوي تلقيني شي كردوا كسي مغروري كردوا أو كسي كجناهي زور كردوا بل خواي كريم كرمي خوا ويلي كردوا جناهكم ما غرك بربك الكريم أنا خوي تلقيني كردوا واو تراوى أفرمي وهذا جهل قبيح بخوا أمر جهلك زور ناشرين عليكم السلام أي شيء أم كسي غرا كردوا كل الشيطان غراي كردوي نفسي أمارد غراي كردوي جهل هواد غراي كردوي كاتي أخواي قوري لفظي كريم ليرا هنا ويعني السيد العظيم المطاع همو كريم معناه كرمك اللي ورناي جيري ليرا ألين أو سيد قوري كزور قوري هميش خلق كرايالي أكا ألين أو أليرا معناه كريم أو أجين الذي لا ينبغي الاخترار به آخر أجر إنسان كريم ناسي شون رويه لحقي كريمة حالي يبكاتو إهمال يبكى لحقي أو يعني تو أسبيل كروا كسيك باوكو دايك أجر إنسان فضي باوكو دايك لبيش شايبه والله قد جرأتي وناك بأدب برانبريان كابو همو لحظيك دسي مهرباني باوكو دسي مهرباني دايك أبين سوزي دايكو رزي باوك أبينه كاتك أما أبينه سيرك أم منال وبشوق همو عمري لسر شاني بياك شو بريو لسر دسو بخزمتي آفرتك شو بريو أكر أما لبيش شاي بأتواني بأدبي وكابران بريان ديتو أكر لبيش شاي بإخوة كريمة شون لبران بر كسي كريم برزي أنه تخوة أما كامل هي أكر بشي منو مجلسي كوا كسي كي زور برزي بوقاري تيابي كمان هي جرأتي وكا قجراكش جرأتناك كمان هي جرأتي وكا قصيكي زيادك جرأتناك بيايكي برز هبو حفتا صالح عمري زياتر وبيايكي صوفي جور متدين ببير ما أتشونه مجلسة وخوي قصينا أكرد جاري وهبو نيو سعد أو سري دا أخذ ذكري أكرد يكس شركين أكرنا أو مجلسة الرويب بيايكي زهر برز هم كالشرمي ليك كس جرأتي وين أكرد لأنه مجلسي أو جورك يا قصيب كا قاتل راكش يا دنجيكي ليو بيه بهي شواز مصعب كريم مدرس هندي جار ثم خزمتي خلقي زور لأكوت أن يشتن يعني دا يشتن 2 ساعات 3 ساعات تأكو ما وصل دعاء شي بوكرتي أم خلقك كدانش بو يكس شركي لو أنا شو الريان ولا أنا أم مجلسة كس حسب شاور ريان كر إزعاج أبون أم قاج أو قاج أو حتى سريان بركة يكس حسي هناك أها يشكلها والله أفرمي في المجال لسر قبران بوين في غمري خواه صلى الله عليه وسلم وستا كأن على رؤوسنا الطيرة كأنما بسر سرمانا باشا طيرك وستاوة جا طيرك وستو جولا أكي حركة أكي أبون أصحاب لخزمة في غمري خواه صلى الله عليه وسلم شكا هو الكريم دورة أم مقارنة بين أبو الله خواه جل جلاله شون مغرور أبي بخوايك كريم أقر زانيت كريمة شون تقصيري أكي لحقيا شون ما فكاني أفوتين بويا جاري وهي كسيكي مختار بآقا اشتكان لشويني خويا داناني يه أم آيات أكاتا سرچاويك وبهوي أم آيات وآيات خوي بتزيت ولا زورشت هندك يا وتوانا كوركاك لا يصلاها إلا الأشقى لا يصلاها إلا الأشقى كورا بزاو كسيك الشقية الذي كذب وتولى كالديني بدرو خسوته وبشتيك له الدين
هەر تەواو ئەو ئەچێتنەوە ئاگرەوە کەسی تر ناڕۆ نەجاتمان بوو بێئاگە لەوەی ئەم ئاەتە لە ئەوڵەوە فەرمێ فەئەنذەرتوکم نارا تەلەظە نارا تەلەظە ابن القیم فەرمێت جۆرە عەزابێکی تایبەتە بۆ کێ دانراوە لەناو جەهەنەمە تایبەت دانراوە بۆ کێ بۆ ئەو کەسانەی کەوا باشە کەذەبە وەتەوەلە هەندێک تر وتوانە چی ئوعدت للکافرین بابا والله جەهەنەم بەس بۆ کافر دانراوە تەواو غێرە کافر ناچێتە ناو ڕزگارمان بوو ابن القیم فەرمێمانە بێ ئاگان لە قورئان ئەگەر ناخوای گەورە بۆ بەهەشتیش فەرمێتی ئوعدت للمتقین خۆ کەسی وا هەیە لە متقین ئیش نییە یعنی یەک جار شایەتومانی هێنا وەفاتی کرد ئەفەرمێت چۆن لەمەیانە نابێ غەڕابی و پشتێ سارد کرد لەوی تریشیانە نابێ ئەبێ ئینسانی ئیماندار هەردوو لاکە بە ترسەوە بە لەرزەوە بوەستێ ئەفەرمێ هەندێک وتویانە وەڵا کاکە حەدیثمان هەیە ئەفەرمێ ڕۆژی عاشوورا بە ڕۆژوو بوو دەی محەڕەم گوناهی 1 ساڵ خوا لێتە بوو وەڵای ئێمە عەرەفەش ئەگرین عەرەفەش 2 ساڵ دە بەخوا قەترە گوناهمە سەرۆنە چی ئەکەی بیکە مادام تۆ ڕۆژە بە ڕۆژوە ئەفەرمێ ئەمانە بێ ئاگان لەوەی کە خۆ ڕۆژووی فەرزەکەی ڕەمەزان و سەڵەواتی خەمس زۆر گەورەترە ئەعظەم و ئەجەل من صیامی یەومی عەرەفەتە کورە زۆر زۆر لە ڕۆژی عەرەفە گەورەترە نوێژەکان گەورەترە باشە خوای گەورە بەهۆی نوێژە فەرزەکانەوە هەرچی گوناهە لێتە بوورێ نا إلا مشتنی بالكبائر بێ لە کەبائرەکان خۆی پاراستە بێ اینجا عەفویەکە سەوم ڕەمەضان بۆ ڕەمەضان کەفارەتە باشە بۆچی بۆ غەیری گوناهە کەبیرەکە ئەفەرمێ ڕەمەضان بۆ ڕەمەضان جومعە بۆ جومعە کەفارەتە هێشتا ئەم کەفارەتە بە قووەتانە دەرەقەتی گوناهی ئینسان نایە عاشوڕای بۆ داناوە تاسوعی بۆ داناوە عەرەفەی بۆ داناوە شەو نوێژی بۆ داناوە سەلامی بۆ داناوە سوبحان الله الحەمد لله دوای نوێژەکانی بۆ داناوە بۆیە غەزالی قسەیەکی هەیە ئەفەرمێ سرم سوڕ ئەمێنێ لەم هەموو مکەفراتە ئاخر هەر ئەوە بکە خوا لە هەموو گوناهە بوورە ئەوە بکە ئەفەرمێ هێشتا گوناهی بەنی ئادەم تەواو نەبوو یعنی سوبحان الله هێشتا گوناهی بەنی ئادەم بەوانە هەمووی تەواو نەخێر تەواو ناوێت بۆیە بەڕاستی مەسئلەی غەڕانەبوون بەخوا غەڕانەبوون بەم نەسانە ئەبێ زۆر بە وریایی تەعامولیان لەگەڵا بکەین وا تەسەور نەکەی تر پشتوێنی لێ بکەیت و دەستکەی بە گوناهکاری وڵات چیە ئیتر من تەواو لە حاڵەتێکی زۆر باشم مادام ڕۆژەکانم گرتووە توانیمە شەشەڵان بگرم توانیمە عاشوڕا بگرم توانیمە عەرەفە بگرم من گوناهم بەسەرەوە نەما چی ئەکەم بابیک ئەمە فێڵی شەیتانە ئەوە ئاسوودەی تۆ تێکەتە ڕۆحت ئالۆزەکە ئاسایشی ناو ڕۆحت وێرانەکە ئەبێ زۆر بە وریایی لەگەڵ ئەم مەسەلا هەڵس و کەوتکە بەو خۆیە مهما كان إنسان بلاي برز مهما كان روشتوي لمسائل خواناسي وديندارية أم بابتانا سري لتاكدان أقل وريان نبي وعلمي كي طاوي نبي اشتكان لشويني خويا دان لترازوكاني خويا همو أقالي نبي بويا تيجيشتن لهردو بريدين بشيرا ونذيرا مجدكان تيبقيت وترسكانيش تيبقي إن جاءتواني بفري إن جاءتواني تواو قاچەکان سەقام گیر بێ بۆیە بەڕێزەکان مەسائلی کەفارات زۆر زۆرە لە شەریعەتە یعنی تۆ بەس بچۆرەوە ماڵەوە سەلام عەلەیکوم لەگەڵ هاوسەرتە لەگەڵ باوکو دایکتە لەگەڵ خوشک و براکەتە خوای گەورە لە هەموو گوناهەکان دوورە میوان یەتە ناو ماڵەکە ئەڕۆ گوناهەکانی ناو ماڵی برد چۆن بردی باشە چۆن مکەفراتێکی زۆر قەویە ئەمە زۆر بەهێزە بەڵام ئەم مکەفراتە قەویە بەهێزەکە هەیە هەندێک جار هەندێک گوناه هەیە لای نابۆ لەنە بۆیە لە فەرمایشتێکە ئەفەرمێ هەندێک گوناه هەیە بەسەر عەبدەوە شەو نوێژەکەی لای نابە زیکر و ڕۆژوو و نوێژەکانی لای نابە کەسابەتی حەڵاڵ لای کە جۆرێکی ترمان هەیە گوناه لەسەر لا ناچێت ئیلا کاتێک کە بە دوای حەڵاڵە گەڕا ئینجا خوای گەورە لە گوناهەکەت ئەبورێ إن تجتنبوا كبائر ما تنهون عنه نكفر عنكم سيئاتكم أجر خوتان ببارزن لكبائر كان إن جاء الرجاء تكفير سيئاته طبعا تكفير
خۆی کوفر یعنی ستر یعنی شاردنەوەی گوناهەکان. والله جاری وایە ئینسان لە نامەی ئەعمالیشە و لە زیهنی مەلائیکەشە نامێنێ ئەو گوناهە. طبعا چۆن کەون و کائینات شاهیدی لەسەر تۆ ئەدا بە چاکە شاهیدی لەسەردا بە خراپ. وا تەسەوور نەکەی لە چواردەوری ئەم ماڵە گوناهەکەیت ئەم دار و دیوارە شاهیدی لەسەر تۆ نادەن. والله شاهیدی لەسەر ئەدەن کە تۆ گوناهت کرد. بەڵام خوای گەورە کاتێک کە تەکفیری سەیئاتی کرد سبحان الله کە عەفوی کردی لەبیر ئەوانیشی ئەباتەوە لەبیر مەلائیکەشی ئەباتەوە تەواو ئەبێ. کەوابوو ئێمە زانیمان سەبەبی تەکفیر سەبەبی ئەوەی کە خوای گەورە لە گوناهەکانت ببورێ سەبەبی کوژانەوە و شاردنەوەی گوناهەکانی تۆ زۆر زۆرە هەتا وەکو ئەسبابەکان زۆرتر بن زیاتر خوای گەورە عەفوتەکە تا ئەسبابەکان کەمتر بن کەمتر. جاری وایە طەبیعی ئەسبابەکان 5-6 سەبەبی بەقووت کۆ بێتەوە مەهماکان گوناهەکە بەقووت بێ لایە. هەندێک جاریش نە سەبەکان لاوازە گوناهەکە بەهێزترە سەبەبەکە لەگەڵ گوناهەکە ئەکەونە ململانێ. بنمونە 33 جار سبحان الله 33 جار الحمدلله 33 جار الله أكبر شەو لە خەوە ڕاستڵەکیت لا إله إلا الله وحده لا شريك له ئەڵێ گوناهەکان هەموو خوا لێتە بورێ. یعنی 10 جار لا إله إلا الله وحده لا شريك له لە دوای نوێژی بەیانی لە دوای نوێژی ئێوارە کە ئێڵەی خوای گەورە لە گوناهەکان دەبورێ. بەڵام گوناهەکەت ئەوەندە بەقووەتە لەگەڵ ئەم سەبەبات جەنگەکە سەرەکە جارێ گوناهەکە بەقووەترە ئەو سەبەبە ناتوانێت عەفوت کرد. سەبەبی دووەم سەبەبی سێهەم سەبەبی چوارەم کۆ ئەبێتەوە ئینجا خوا لەو گوناهە دەبورێ. وەیەوا تەسەوور نەکەین بەهۆی یەک سەبەبەوە پشتێنی لێ بکەینەوە بڵێن ئیتر تەواو ئێمە هەموو شتێکمان تەواو کرد و هیچمان نێشتوت. بەڕێزەکەم ئێمە ئیماندار زۆر پێویستمان بە ئاسایشی ڕۆحمان هەیە. هەموو بەنی ئادەم پێویستی پێیەتی بەس بەخوا ئێمە ئیماندار ئەگەر ئاسایشی ڕۆحمان بە کامیلین نەبێ ناتوانین تشکی داوا بینەوە بە بەرامبەرەکان ناتوانین ئارامی بخێنە دڵی بەرامبەرەکانمان. تۆ سەیری پێغەمبەریان کەن صلی الله عليه وسلم لە ڕوتبەیەکی ئەوەندە بەرزە سبحان الله. جاری وا هەموو کەسێک ئەهات بەس بە بینینی دەموچاوی جوانی و نورانی سبحان الله ئەم کەسە دڵی پاکە بوو بۆ چونکە پەخشی ئاسایشی کردوە بەرامبەرێک ئەوەنە دڵی خۆی ئارام بوو پەخشی ئەم ئارامی یەکسەر تەئسیر لەسەر بەرامبەرەکەیەک. ئینسان جاری وا هەیە زۆر غەمبارە کەسێکی ساڵحە بینێت لە خۆی و غەمەکەی ئەڕۆ ئاسایشی ڕۆحی ئەو تەئسیر لە ئەویشەکە سبحان الله. بۆیە دراوسێتی زۆر مهمە هاوڵایەتی زۆر مهمە. جاری وایە هاوڵێکت هەموو غەمەکانت ئەبە چونکە ئاسایشی ڕۆحی هەیە پەخشی ئەکاتەوە بۆت. ڕۆحەکان الأرواح جنود مجندة هەموویان ئەوە سەف سەف لە بەردەم خۆیان هەموویان وەستاون. والله جاری وا هەیە یەک کەسی دڵ ئارام خەڵکێکی زۆر دڵ ئارامەکات. بۆ ئێمە پێویستمان بە ئەوەیە کە ئاسایشی ڕۆحمان هەبێ هەموو ئەو وەسائلانە بێ بەکاربێنین هەتاوەکو ئارامە بینەوە. قورئان خوێندن دوعاکردن کردەوەی ساڵح غەڕانەبوون تێگەیشتن لە سەبەبەکان بۆی خوای گەورە لێمان وەبورێ. ئەزانن مەسائلی ئەسبابەکان طبعا ابن القیم زۆر لەسەری ئەڕوا چەندین دەرسی تر ئێمە لەوە چێت لەم بابەتا بین کە مەسەلەی غەڕایەتی بەخوا و ئینسان چۆن شەیطان فێڵی لێکە ئاخر ئەمە فێڵی شەیطانە یعنی فێڵی شەیطانە ئەوات لێ ئەکا کە جەریء بی بەرامبەر بە گوناه گوێ نەدەیتێ خوا ئەرحەم الراحیمینە هیچ گوێ سڵ نەکەیتەوە جارێک دوان سیان چوار پێنج سڵ ناکەیتەوە لە خوای گەورە والله خوا گیان ئەرحەم الراحیمینە. والله جاری وا هەیە لەسەر گوناهێت کە ئەیکەیت و ئیسرارە هەیە لە دڵتا دڵت ئەوێ هەر بیکە با بەکردەوە شەندێ جار بۆت ڕێک ناکەی بەڵام دڵت هەر ویستوێتی بیکە. بە سبحان الله چۆن ئەها ئەو کەسەی هەممی عیبادەتی هەیە لەناو عیبادەتە ئەو کەسەی کە هەممی گوناهی هەیە ڕێک لەناو گوناهەیە. ئەمە مەسەلەی هەم ئیمامی غەزالی کاتە 6 بەش یەک بەشی گوناهی لەسەر نییە کە خەیاڵێکی عابیرە بە مێشکی ئینسانە ئەڕۆ بەڵام تۆ عەزیمەتی لەسەر گوناهەکە هەیە خۆت ئامادەکردەوە بۆ گوناهەکە و دوای ڕێک نەکەوت بڵێ وەڵا خۆ گوناهەکەم لەسەر نەنووسرا خۆ نەمکرد شتیوانی ئەو هەموو ئیسرارە بە گوناه لەسەر دەنووسێ. وێ جاری وایە ئینسان ئاوا دانیشتووە لە ناو گوناهی شانیە بەڵام بە گوناه لەسەری حسابە کرد
چونکە عەزم و جەزم و ئیسراری لەسەر گوناهەکان هەیە. بۆیە زۆر کات کە باسی غیبەتەکەین ئەڵێن کاکە هەرچی شتەکەین هەرچی کەفاراتە بیهێنە غیبەتە بۆ ناسڕێت چی ئەەکەیت لە زم لای چاوە ئەو لای چاوە هەمووی غیبەتە. هەنی غەزالی ئەفەرمێ ئەگەر باسی موسڵمانێکیان کرد تۆ کوردە تخوا باسی مەکە ماڵەوە بێ خوا عەفویکە ئەم خوا عەفویکە خۆ بە حساب دوعا بۆ کردو فەرمێ غیبەتە کرد بۆ چونکە جوێ لە تەنقیسە کرد کوردە خوا عەفویکە وازی لێ بێنە. باش هەموو ئەمانە ئیشارات غەزالی فەرمێ جاری وا هەیە ئیشارە دەبێتە غیبەت، جاری وا هەیە ئیشارە لە کەسێکەکەی ئەو ئەگەکەی بە کەسێک باشە بۆ ناکاتە غیبەت. ئەڵێ فڵان کەس دەنگ و باسی ئەڵێ وازی لێ بێنە مێشکی تەوانێ باشە یا ئەوەکە ئەڵێ مێشکی فولە باشە هەموو ئیشارەتان ناکاتە غیبەت مەکە. بۆ زۆری تر طبعا سبحان الله ئەوە یەکێکە لە کەبیرەکان کە شایع طبعا ئینسان بڕواکەن کە قاڵە بێتەوە لە گوناهی کەبیرە ئەگەی لە خۆی نامێنێ. ئێستا خەتەرترین نەخۆشی مەگە سەرەتان نییە چونکە ئێشی نییە. والله ئێستا وای لێ هاتووە سەرەتانی ئێمە بریتێ لە چی؟ بریتێ لە غیبەت. هەز بە ئێش ناکەین لە ناخمانەکە غیبەتەکەین. اینجا هەندێک جاریش شێتانەمان خەڵێ وەڵا پێڵێم لای خۆشیاوام وت جا بە لای خۆشیاوە وت مەگەر ئەمە هەر غیبەت نییە؟ یان هەنە جار بە ناوی ئەوەی خزمەتی دینەکەین و خزمەتی داوا و بانگەوازەکەین ئادێ بەرەبینە ئەم موسڵمان و ئەو موسڵمان و غیبەتی ئەم و غیبەتی ئەو ئەیتر خۆ سەری زمان و بنی زمان تاوا نابێ غیبەت. هەنێ جار جەمعی غیبەتی ئەو جەماعەکەین غیبەتی ئەو کۆمەڵە موسڵمانەکە ئەم کۆمەڵەی تر ئەوی تر چاک و خراپیان تێکەڵەکەین بەسەرێکە ئەزان ئەوە چەند خەتەرە. یعنی مەسائلی ئەوە یەکێکە لە گوناهەکان کە عەرزانەکە ما هەستمان بەرامبەری تاوا نەما بۆیە بەلامە وازانین ئەڵە منافق و ئیماندار فەرقەکان ئەمەندێ. موسڵمان کە گوناهێک ئەکاوە ئەزانێ کێوێ بەسەر سەریەوەیەتی ئێستا ئەکەوێ بەسەری دنیای لێ تاڵە بێ و تاریکە. منافق کاتێکەوە گوناهەکەوە ئەزانێ مێشێکە بەلە دەستێک ئەجوڵێن لەو چ ئەستەغفیرڵڵاهی زمانی بکەوەرەوە. بۆیە بەڕاستی بۆ ئاسایشی ڕۆحی خۆمان ئێمە پێویستمان بە تەوبەی زۆر سادقانە هەیە، پێویستمان بە ئەعمالی زۆر ساڵحی زۆر هەیە مکەفیراتی زۆر، پێویستمان بە دوعا و لاڵانەوەی زۆر هەیە، پێویستمان بە خزمەتکاری قورئان هەیە بۆی شیفا بۆ ئەبدان و بۆ ڕۆحمان بێت. والله چۆن ئینسان کە شوێنێکی ئێشەکات و ئاوا دەستی ئەخاتە سەر وتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سێ جار بسم الله ئەکات و حەوت جار أعوذ بعزة الله وقدرته من شر ما أجد وأحاذر ئەکات و ئێشەکەی نامێنێ. والله دەرونیش ئەوە کە ئاوا لە خزمەت کەلامی خوایە لە خزمەت دوعایەکە وەستای تەواو ئەبێ ئارام بێتەوە کە ئارام نەبوو نەخۆشەکەت قورسترە مکەفیراتی زیاتری ئەوێ. هەندێک جار ئینسان ئەگاتە حاڵەتێکی وا هەزاران مکەفیرات یعنی اینجا گوناهێکی لە کۆڵە بێت، اینجا ئاساری گوناهێکی بەسەرەوە نامێن، اینجا گوناهەکان نوری ئینسان ئەکوژێنەوە عەزیزانم. والله هەر یەکێک لە ئێمە خوا یەک کۆمەڵە نوری داوینەتێ بەهۆی گوناهەوە ئەکوژێتەوە کە کوژایەوە هەتا دای ئەگیرسێنیتەوە. زۆری ئەوێ کە داشی گیرسانەوە چۆن شوشەیەک لەت بوو بێ و لێکت دابێتەوە بەخوا ئاسەواری هەرێمە نەهێشت بەشێکی هەرێمە. بۆیە ئێمە لەم زەمەنی فتنە لەم زەمەنی فەسادە بەڕاستی پێویستمان بەوەیە کە قورئانی زۆر بخوێنین، دوعای زۆر کەین، کردەوەی ساڵحی زۆر کەین، خۆمان نەخەڵەتێنین. ئەمانە هەمووی فێڵی شەیطان باسییانەکەین. شەیطان زۆر باش ئەزانێت چۆن لەگەڵ ئێمە تەعامولەکە و باش ئێمە یەکەیەکە ناسیوە هەر یەکەمان لە شتێکەوە بۆمان دێ هەر یەکەی بە شێوازێن. جاری وهەیە لە شتێکە زۆر خۆت بە مسەیتر ئەزانی پێت وایە دەستشکێنەوە لەگەڵ شەیطانە پێکرد هەل لەو شتە تۆی گیرۆدەک تەسەورەکە جاری وایە پێت وایە عیلمت ئەو هەیە کە تۆیتر دەرەخەتی شەیطانی هەل لە عیلمەکە تووشی گوناه دەکەی. جاری وهەیە پێت وایە لە داوا بانگەوازەکەتا تۆ زۆر سەرکەوتویت و شەیطان دەرەقەت ناتوە هەل لە خودی ئەوە تۆی گیرۆدەک لە کردەوە ساڵحەکانە. شەیطان هەوڵ ئەدا کردەوەی خراپ پێ بکە کە نەیتوانی ئینجایە بۆ پەنا ئەباتە بەر هەرچی کردەوەی باشی تۆی بۆی خەلەلێکی تێ دروست. بۆیە بەڕاستی ئێمە پێویستمان بە هەر ئەوە نییە تەنها بڵێن وەڵا خۆمان بە تەنها ئەمە ئەکەین، بەخوا پێویستمان بە دەسە جەمعی هەیە، دەسە جەمعی و ئەم کاران
وەرە ئەسحاب لە زمانی خۆیانە دانیشتون تەعالەو نەجلس بینە ساعە نؤمن ساعە وەرە بە سەعاتی ئێمە ئیمانمان تازەکەینەوە. ئەی ئێمە ئەم زەمانە چی؟ یا بەردەم شاشە، یا باسی سیاست، یا باسی غیبەت و باسی مسلمانان و ئەم لەوە هیچ شتێکمان نییە کە بین ئیمانی خۆی پێ تازەکەینەوە. کوا مەجلیسێکمان هەیە بێن هەمومان دانیشتین دەستکەین بە سەڵەواتدان، کوا مەجلیسێکمان هەیە هەرەومان بێن پێکەوە سبحان الله وأستغفر الله والحمد لله بکەین. مەجالیسی حەمد، مەجالیسی تەهلیل و تەسبیح، مەجالیسی سەڵەوات هیچی نەما. بۆیە بەڕاستی ئەبێ جوڵانە و بوژانەوەی تر دروست بێ لەناو سەحوەی ئیسلامی، جوڵانەوەیکی زۆر بەهێز کە هەمومان بجوڵێنێ، هەست و شعورمان بجوڵێنێ، بزانین ئەم نوقسانیەمان هەیە و چارەسەریکە لایەنە ڕۆحیەکەی خۆمان بەهێزکەینەوە. معقولە ئێمە لە نەوەتەکانە لایەنی ڕۆحیمان بەهێزتر بێتە 2000ەکە؟ ناکرێت. ئەبێت ساڵ بە ساڵ بڕواکە ئێستا وەرەسەی تەقدیم قیاسێ بکە، تەقییمە بکە لە بینی هەشتاکان و ئێستای بزانە کامی باشتر، ئێستای هەشتاکان باشتر. ناکرێ ئەوە. ڕاستە لە ڕووی علومەوە ئێمە سەرکەوتوین لە هەشتاکانە لە هەموو هەڵەبجا بگەڕێیتەیە احتیمالە ئەو پەڕی 3 کەس 4 کەس دۆزێەوە کە تەجویدی ئەزانی، خەڵک سەریان تێکرد و تەجویدیان لە ئاخر. ئێستا زۆر کەسێ تەجوید بزانێت، بەڵام کەم کەسێ قورئان بخوێنێت. بەینەما لە هەشتاکانە بەو کەمە تەجویدەوە هەرچی گەنج و شەوا بوو مەسافێ لە گیرفانیا بوو شەو ڕۆژ خەریب. زۆر کات ئێستا مناڵ بووم بەبیرمە لە دەشتەکانە خەڵکم ئەبینی ئەهاتن و ئەچوون قورئانیان لەبەرەگرن. ئەی ئێستا گەنجەکان لەکوێ قورئان لەبەرەکەن و خەریکی چین و چی ئەکەن؟ ئەو بۆی ئێستا ئاسایشی ڕەحمان تێکچوو. بۆی ئەو کاتە جاری وە هەبوو لە شەوێکە 3 دەرسی عام لە یەک مزگەوتە ئەوترایەوە یەک لە یەکیان قەرەباڵغتر. ئەی ئێستا یەک دەرسی عامیش دانێ کەس تاقەتی نەدانیش. ئەو هۆکارەکەی چییە؟ لایەنە ڕۆحیەکە فەراغێک هەیە، فەراغەکە پێویستی بە پڕکردنەوە و بە هیممەتێکی زۆر گەورە هەیە. خوای گەورە لە گوناهی منی شوێوەژ ببوورێ و داوامە لە ذاتی پاکی پەروەردگار خۆیان بۆ خاتی ناوجوانەکان، بۆ خاتی صفەتی بەرزە، بۆ خاتی ئیسمی عەظەمت خۆیان ئەم دەرسە تەواوی دەرسەکانی ترمان لێ قبوڵکە، ئارامی بەسەر دڵ و دەروونمانە ببارێنە، عاقبەتمان خێرکە یا رب العالمین. خوای گیان ئێمە عەبدانێکی گوناهبار و خەجاڵەتباری بەردەم دیوانی تۆین، هاتوێنێتە شوێنێکی مبارەک و هاتوێنێتە بەردەم پیاوێکی زۆر گەورە کە ئیبن القەییمە. ئەمانەوێ ڕۆحی خۆمانی پێ بسپێرین وەکو معلمێکی زۆر گەورە ڕۆحەکانمان ئاسوودەکە. دەیا ڕەبی خۆی ئارامی بەسەر ڕۆحمانە ببارێنە، ئاسایش و ئارامی بەسەر دڵ و دەروونمانە ببارێنە. تو گەوری خۆت خوای گیان قبوڵمان کە، خوای گیان قبوڵمان کە، خوای بۆ خاتری گەوری خۆت قبوڵمان کە، هێزمان پێ عەتاکە یا رب العالمین. ڕزقێکی زۆر چاکمان بدرێت لە تاعەت و خواناسیمانە یا رب العالمین. خوای گیان دامان مەزێنە لەسەر خواناسی، دامان مەزێنە لەسەر دینداری، عیبەکانمان بشارەوە یا رب العالمین. خوایە ئێمە عیبباری گوناهباری خەجاڵەتبار ئەمانەوێ پاک بینەوە یا ئیلاهی، هاتوێنێتە بەردەم دیوانی تۆ. خوایە تۆ کەریمی و دەستی کەس ڕەت ناکەیتەوە، کەسە گوناهبارەکان قبوڵەکەی، ئێمە گوناهباریش قبوڵکە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان بەزەی بەسەرمانە ببارێنە، عەفومان کە، دڵمان ئارام کە، ڕۆحمان ئاسوودەکە یا ربی. خوای گیان هیممەتمان بەرزکە بۆ خواناسی، بۆ تاعەتت، بۆ دینداری. خوایە هیدایەتی شەباب و گەنجەکانمان بدە یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوایە داوات لێ ئەکەین لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ، لەم دنیای دەرمان مەکە بە شایەتمانەوە نەبێ. تو گەورەی خۆت بە ئەندازی هەناسەی مەخلوقاتت سەڵەوات بۆ دیداری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بنێرە یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوای گیان سڵاوی ئێمە بگەینە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، تاک تاک ناومان لە خزمەتیا بێنە، بمان گەڕە لەو عەبدانەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەموچاوی گەش و جوانە ببینینیان. یا ربی خوای گیان عیبەکانمان لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بشارەرەوە. تو گەورەی خۆت بمان گەڕە لەو عەبدانەی کە رسول الله صلی الله علیه وسلم دڵی ئازاری ئەبێ بەهۆی گوناهی ئەوانەوە. خوایە بە ئومەتی ئەو قبوڵمان کە، بە شوێن کەوتی ئەو خۆشەویستە قبوڵمان کە. یا ربی خوایە غەڕامان مەکە، یا ربی خوای گیان غەڕامان مەکە. خوایە داوای عەفوت لێ ئەکەین لە گوناهێک کە کردومانە و زانیومانە، داوای عەفوت لێ ئەکەین لە گوناهێک کە کردومانە و نەمان زانیوە. پەروەردگارە لێمان ببوورە و بمان بەخشە یا ئەکرەم الئەکرەمین. خوایە بمان بەخشە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان ئێمەی خەجاڵەتباری گوناهبار دەستی زەلیلیمان بۆ تۆ بەرز کردوتەوە، حاجەمان زۆرە لە دنیا. خوایە هەمویان ئەسپێرین بە تۆ، تۆ بۆمان جێبەجێکە.
ربنا آتنا في الدنيا حسنة، ربنا آتنا في الدنيا حسنة، ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. آمين آمين، والحمد لله رب العالمين، وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. ويقول لمن قبولك ولقناها ملاك منبوري موفق.